Rojava! Biji Rojava! Biji Rojava! او گنجاره گنجی دیگه شالگلا برو رجاء برو رجاء تمام يعني تحول ما نبا وقو خوش كبران شام بشا خوش كبران شركن امرو روجي غيرتا دبي هستي روجي غيرتا تواي باشور بلاي كوت كا ابوينا با تواي باشور سبيت سرخات دام بسرك كان مسؤول كان بهستن شام بشاني خوش كبرانان شرب كان تمام داواکاری چیه سکردار؟ داواکاری سکردارکانی هستن بین سرخات بین دنگ بین جواب سنورتان بو بکنەوە بله دەبێت سنووران بۆ بکەنەوە ڕاستەوخۆ ئێستا بەرەوەی دەچین بەرەو ڕۆژاواتی بەنیازم بۆ ڕۆژئاوا بڕۆم بەرگری لە خاک و شەرەف و ناموس و کەرامەتی نەتەوەکەم بکەم پشتگیری لە خوشک و براکانم بکەم لە ڕۆژئاوا و هیوادارم هەموو تاکێکی گەلی کورد بێتە سەرخەت هەڵوێستی هەبێ بە هەموو توانایەوە ئەگەر ئەوەی توانای ئەوەی نییە بچێت بۆ ڕۆژئاوا ئەتوانێت هەوڵ بدە بە مادی بە معنەوی پشتگیری نەتەوەکەی خۆی بکات ئەڕۆین بەرەو پاڵپشتی براکانمان لە هەر شوێنێکش کوردێک لی بەخەومێ ئێمە بێ بڕۆین بەدەمێەوە ئیتر گرنگ نییە باشوورە باکوورە خۆراوایە خۆرهەڵاتە لای ئێمە سنوور بوونی نییە ئەوان کە فتوای ئەوە ئەدەن کە ئێمە کافرین ئەو ئێمە بۆیانە سەرمێنین چێ کافرە ئەوانە تیرۆریستن و نەفەر سەرە بڕن و ژنەکانمانە بن و هەموو ئەوەی کە چەند ساڵە تۆ خەباتی بۆکەیت و بۆ یەژەی ئەوان بە یەک فتوایە دێ هەمووی دێبە وەکو شاڵاوی ئەنفال و ئەم داعشانی کە هاتنە سنووری عێراق و ئێستا کە لە سووریان ئیتر پێویستەکە پێیان بڵێن ستۆپ چۆن ئەو بڕیارەتان دا و کۆبوونەوە چۆنی ئەم گەنجانە کۆبووە لەگەڵ تۆیە گەنج هەمووی بۆ خۆی دێ کەسی کۆ نەکردوێتەوە هەمووی خۆی هەستێکی خۆی بە کوردی قساکە خۆیان هاتوونە دەستیان خۆش بێ و سوپاسیان دەکەین چۆن ئەو بانگەوازەتان کرد بۆی کۆبنەوە پێویست ئەو بانگەواز ناکە هەر کەوتمان ئەڕۆین ئیتر هەمووی خۆی دێ هەمووی کووردە کوردێک لە هەر شوێنێ بێ پێویستەکە لەم کاتەیە بێتە سەرخەت پێوانە لە سەر سنوور ڕێگریتان لێ بکرێت سنوور بوونینە لە ئێمە با سنوورەکە با بگرێ خۆ شاخەی پێ ناگیرێ سنوورێ زۆرە کە ئێمە توانین بیبڕین